پێیان دەوت سەرۆکە سەرشێتەکە، بەڵام ئەوەی کردی بەمانای وشە موعجیزەیە. سەرۆکی ئەرژەنتین تەنیا بە چەند مانگێکی کەم توانی وا بکات وڵاتەکەی لە خاوەن ئابووریەکی داتەپیەوە ببێتە خاوەن یەکێک لە ئابووریە پتە و بەهێزەکان. بۆ یەکەم جار بودجەی ئەرژەنتین لە بری ئەوەی تووشی کورتێنان ببێت زیادەی هەیە. ئەمەش لە ماوەی 123 ساڵی ڕابردوودا شتی وا ڕووی نەداوە. De corto plazo vamos a tener sufrimiento, pero después vamos a salir. خافێر مایلی سەرۆکی ئەرژەنتین بەر لە چەند مانگێک سیاسەتێکی نوێی ئابووری لە وڵاتدا ڕاگەیاند. ئەو کات زۆر خەڵک دژی وەستانەوە وتیان ئەم کارە بەس شێت دەیکات و لە مرۆڤی عاقڵ ناوەشێتەوە. سەرۆکی ئەرژەنتین پرۆژەکەی ناونابوو سیاسەتی مشار. لە ماوەی ئەم چەند مانگەدا 30,000 کەسی لە وەزیفەی حکومی لابرد، بەڵام کەسیانی نان بڕاو نەکرد و لە کەرتەکانی دیکە دەرفەتی کاری بۆ ڕەخساندن. هەروەها بڕیاریدا کۆتوبەندی حکوومەت لە سەر سەرمایەداران لا بدات و نەهێڵێت بەرپرسانی حکومی دەسوەر بدەنە کاروباری بازاڕەوە و ببنە شەریکە بەشی سەرمایەداران. لە پاڵەمانەشدا سیاسەتێکی بەرفراوانی ڕاگەیاند بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و نەیەشتنی بەرتیل و سەرانەوەرگرتن. نرخی دۆلاریشی لە بازاری ڕەش و بانکەکان وەک یەک لێکرد. بەم چەند هەنگاوە لەو ماوەکەمەدا بڕی 20 ملیارد دۆلاری ڕژاندە ناو وڵاتەکە و ڕێژەی هەڵاوسانی لە 25%ەوە دابەزاند بۆ لە 2.7. لە دوایین لێدوانیشیدا ئەو سەرۆکەی پێی دەوترا سەرشێتە دەڵێت ئێستا دەتوانم بەو پەڕی متمانە بەخۆبوونەوە بڵێم ئابووری ئەرژەنتین پتەوە و خەمی هیچمان نەماوە.